يعني یک کمانی تایبەت سەریان جێبڕیان هەواڵانی دنجی دوازدە کەس تایبەت یک کمانی سەری وان برینە و هەواڵین دیترژی دژی تەرۆر ئاسایشی هەموو بەرزەکن و شەوانشی هەموو خەڵک ئەو بەندریە لە ڕاستیە ئەو شەهیدانە شەهیدی مرۆڤایەتیە شەهیدی کوردە و ئەگەر ئەوانە نەبوونایە ئەو پلانە قێزەوانانەی داعش و نەیارانی مرۆڤایەتی سەر ئەکەوت بۆیە من هیوادارم ئەوە ئاخری خەمی هەموو گەلی کورد بێ و هیواداریشم کە سەرکردە کوردەکان زۆر بە وریاتر و زۆر ژیرانەتر مامەلە لەگەڵ ئەمڕۆی کوردستان و هەر چوار پارچەی کوردستانە بکەن. لەسەر ئەو هێرش و داگیرکارانەی دوێنێ شارەسان دوێنێ لە یەک کاتا هەم شەنگال هەم مەخمور و هەم ڕۆژاوی کوردستانیش بردومان کراوە پەیامیەوە چییە لە ئەو کە حاڵەتەیە مەسەڵەن؟ جێگەی داخە کە بەڕاستی هەموو دوژمنانی گەلەکەمان بەرنامەیان بۆ لە ناوبردنی گەلی کورد هەیە بەڵام سەرکردەکانی کورد نیانە. من ئیدانەی هەموو هێرشێکە کە مستەر هەر تاکێکی گەلەکەمان لە هەر چوار پارچەی کوردستانەوە بە یەک پارچەشەی بینم. وەکو نونەرایەتی ڕێڤەبەریە خۆسەر یا باکوور و وڵاتی سووریە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ و سبەینیش بووی دو ڕۆژە مە مەراسیمێکی پێشوازی هەوخەمی ji بووی شەهیدانی حەسەکە 121 شەهید یەک و دبەرخودانی گورزی گەلاندا جانی خۆ فەداکردنە جارێکی دیکە جیهان بە گشتی ji terorê Daeş parastina em dixwazin yanî me îro dest pê kir û heya sibêynê dewam dike ku yanî pêşwazî hemû layanên siyasî hemû kesayet û rewşenbîr û gelî Rojavayê Kurdistan lêre li başûr em pêşwazî bikin ku daxuyaniyê xwe bidin helwestî xwe yî fermî û rolê xwe diyarî vê babetê girîng bikin ji ber ku rastî jî babetekî yanî ême ne wekû xwediyê teziyane ême hemû layanên siyasî hemû Kurdistanî hemû kesekî ku mirov perwer li beramberî vê تراجیدیە ku ev şehîdan şehîd bûne û ev berxudanî û serkeftinî li ser terorê Daeş hatiye drustkirin ku carekî din berxudanî heseke wekû berxudanî Kobanê bû ku carekî dîke terorê Daeş hat şikandin lê belê hîn Daeş heye hîn Daeş berdewam e û hemû aliyên ku Daeş fînanse dikin piştgirî dikin wekû dewletî Türk wekû rejîmî Sûriye wekû Rûsya û her kesî ku vê babetê naxwaze ku projeyê rêveberiya Xweser ya Bakur ji Welatê Sûriye bi ser bikeve ev hemû hîn hene ji bo wê jî tê xwestin ku yekîtiyekî Kurdistanê yekîtiyekî navberê yanî serbazî çêbibe ku li beramberî vê xeteriya Daeş biweste. أما شهيد الكوباني